طبعا منداڵ کاتێ دایک ئەبێ کاتێ ڕەب العالەمین کوڕێک یاخود کچێک ڕۆڵەیەک بە کەسێک ئەدا سنەت وایە ئەو کەسەیە زۆر دڵخۆش بێ خۆشحاڵی خۆی دەرببڕێ کە ڕەب العالەمین ئەو ئەولادە و ئەو ڕۆڵە و ئەو منداڵەی بەم کەسەیە داوە لە سەر و شکلیا لە سیمایە لە ڕوخساریە لە دڵیا بە کرداریە خۆشحاڵی خۆی دەرببڕێ چکە کاتێ سەیری قورئانی پیرۆز دەکەی ڕەب العالەمین لە سوورەی ئەصافات لە ئایەتی 101 لەبارەی پێغەمبەر ئیبراهیم ئەفەرمێ فبشرناه بغلام حليم ئەفەرمێ موژدەماندا بەچێ بە ئیبراهیم پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئیبراهیمی خەلیلوڵڵاه موژدەی پێدرا بەشارەتی پێدرا دڵخۆش کرا بەچی بغلام حليم بە منداڵێکی نەرمونیان و ئارام و هێمن و لەسەرخۆ فریشتەکان موژدەیان پێدا کە ڕەب العالەمین منداڵێکت پێدە زۆر لەسەرخۆ و ئارام و هێمنە کە ئیسماعیل سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وەکاتێ سەیری پێغەمبەر زەکەریا ئەکەی ڕەب العالەمین لە سوورەی مەریەمە لە ئایەتی 7 ئەفەرمێ يا زكريا إنا نبشرك بغلام اسمه يحيى لم نجعل له من قبل سميا رب العالمين أفرمي أي زكريا أي پیغمبركي من إما مجدو بشارتت بيدين دل خوشت أكين ببي بخشيني من دالك كيحيى ناوا كناو ناوا يحيى رب العالمين بوخوي ناوي لم پیغمبر ناوا يحيى كبيشوتر لبيش أم يحيى هيج كسي أو ناوي لي نندراوا رب العالمين ناوي ليش كسي كيترنا ناوا ياخد هاوتا وهاو شوا وهاو رنجي يحيى لسر زويا بوني نبوا رب العالمين بوخوي ناوي لي ناوا دكواتا أكريو أجنجي أجر من ضال هر لدايق بنا وكأمادة بالرك ناوي لي بني سنتي بيغمبري خو عليه الصلاة والسلام كل صحيح مسلمات إبراهيم كوري بيغمبري خو صلى الله عليه وسلم هر لدايق بو رك بيغمبري خو صلى الله عليه وسلم ناوينا إبراهيم أي أجرنا وكأمادة نبو سنة والروجي حوتمين ناوي بندري أو من ضالة إن جا كرة ياخد كسر سنة والروجي حوتمين ناوي لي بندري عقيقة كات السيرة كي لزمانواني بماناي القطع ده وتبرين بشراندن وتأتو بلاء مصيبة آشوب نكبتي لو من ضالية أبريو أي بشريني دوري أخيتوا لشرعشا عقيقة بماناي لكردواري هندي بيلين حوتام هندي بيلين غوزبانا هندي بيلين مرة من دال أو نواني همو بيقتري وتسر بريني أو آجلو أو حيوانة أو مرة ياخد أو بزنا للروجي حوتما أجر كراو جنجا سنة والروجي حوتم سبب ري پیغمبر شيرين من صلى الله عليه وسلم لفرمايشتك سموري كوري جندوب لي اجريته فرميتي كل غلام مرتهن بعقيقته تذبح عنه يوم السابع ويحلق رأسه ويسمى رواه الخمسة وصححه الترمذي پیغمبر خو فرمي صلى الله عليه وسلم همو من دالك كلا دايك أبي همو رولي كلا دايك أبي إن جاليرا كر أجريتو كش أجريتو كزانيان باسكن كلا دايك أبي أو من دالي جير دستا أو من دالي دستي بسراوتو دست بسرا پیغمبر خو فرمي صلى الله عليه وسلم تا عقيقي بوكري تا حيواني بوسر أبري للروجي حوتما فرمي للروجي حوتما حيواني بوسر أبري قال أو كسي لتواناي دابو سنة وعرك للروجي حوتما حيواني بوسر ببري إنجا شون دست بسرة شون جير دستيا شون دستمويا إمام أحمد رضا الرحمة إخوة على سربي لشرح حديثي فرمي هذا في الشفاعة وتا أو من دالا دست بسراوا جير دستيا لأوي ناتواني لدوار روجا شفاعت بودايكو باوشي بكا وأجر بمري ناتواني تكابو دايكو باوشي بكا هرشن أو دايكو باوكو شون الله الشكر وسباسي رب العالمين يشكن لسري خوش راقريش بن هتاوكو حيواني بوسرنا بري غوزباني بونكا مرة من دالي بونكا حوتمي بونكا ناتواني شفاعت بودايكو باوشي بكا ابن قيم أفرمي أو من دال الرب العالمين كوماليك بهاو بهرو بخشي خوي بودانا وبلام لي أجريته وهتا باوشي عقيقة وغوزبانه وحوته مرة من دالي بوكا كبويك الرب العالمين أو بخششو أو خلاطو أو دياري كداينا وريك بي أدا وإن جاء پیغمبري خو فرمي صلى الله عليه وسلم وسري أتراشي مويل سري أكريتوا سيرك حكمتكش لو دا أو من دالك لدايك بهوي لدايك بونو أو ميكوا بسريتي كومالك ميكروباتو كومالي نخوشي بيسي كوبوتو بلام كسري أتاشن رك أو ميكروبو بيسي أشيتا در وبرشيكي جوانتر أهيتوا ويسمى وبيغمبري خو فرمي صلى الله عليه وسلم ناوي لي مدري للروجي حوتما ناوي كي جونجاو ناوي كي شرعي إن جاء برايا كانم عقيقة
سنتێکی ئەوەندە گەورەیە سنتێکی ئەوەندە پڕخێر و بێرە پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم جەختی زۆری لێوە کردوتەوە طبعا منداڵ حق و مافی لەسەر دایک و باوکی هەیە هەر وەکو چۆن دایک و باوک حەقیان لەسەر منداڵ هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە متفق عليه پێشەوایان بخاری مسلم و ئەبو داود و ترمذی و نەسائی ئیمام ئەحمەد لە عەبدوڵای کوڕی عەمڕی کوڕ عاص بۆمان هێن ڕەسوڵ الله فەرمێتی صلی الله عليه وسلم وإن لولدك عليك حقا ئەفەرمێ بێگومان دایک و باوکان ڕۆڵەکانتان منداڵەکەت حەق و مافی لەسەرتۆ هەیە یەکێک لەو حەق و مافانەی کە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم ئەسمای کچی یەزید ئەگەڕێتەوە پێغەمبەری خوا فەرمیوەتی العقيقة حق رواه أحمد وقال المناوي إسناده صحيح رسول الله فرمي دايكو باوكان عقيقة هو زبانة كردن مرة من دال حوتم كردن بو رولكانتان بو كروكشكانتان حق ما في شيء أو من دالي لسرتان بيويستا بوي بكن إنجا أصل وايا باوك بو رولكي خوي بكن أجر باوشيش نيتواني أو من دالي أتواني بو خوي بكن أجر جوربو لا يزورك لزانان ياخد أجر باوكنا وبابير أتواني بيكا بەڵگەشمان ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم لە فەرمایشتێکی خۆیە کەوا پێشەوایان ئەبو داود و ترمیذی و نەسائی ئیمام ئەحمەد ڕێوایەتیان کردووە و ئیمامی ابن حەزم و عەبدولحەق الئیشبیلی و هەروە ئیبن دەقیق العید ئەوانە بە صەحیحیان داناوم حەدیثەیە پێشەوا ئیبن عەباس ئەفەرمێ عق رسول الله صلى الله عليه وسلم عن الحسن والحسين وفي رواية أن رسول الله صلى الله عليه وسلم عق عن الحسن والحسين أفرمي پیغمبری خوا صلى الله تعالى عليه وسلم مرة من دالو گوزبانه و عقیقی کر لجیاتی هر دو کچزاکونه و کی خوی که حسن و حسین پیغمبری خوا صلى الله عليه وسلم بوی کردون و دایک من عائشة رضا و رحمتی خوای لسر بی أفرمي أمرنا رسول الله صلى الله عليه وسلم أن نعقه أفرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم لم فرمایش که امام احمد بن ماجه روایتیان کرد به حدیثی صحیح فرمي امر فرمانی به ایما اکر کوا عقیقه بکین کوا گوزبانه بو مندالکانی خومان کین دەکەواتە حەدیثی زۆری لەسەر هاتۆ برایەکانم سونەتێکی زۆر گەورەیە سوودەکەی ئەوەیە جێبەجێکردنی ئەمر و فەرمانی رب العالمینە جێبەجێکردنی فەرمایشتەکانی رسول الله صلى الله عليه وسلم و هەروەها تۆ خۆشحاڵی خۆت دەرەبڕی کە رب العالمین ئەو نیعمەتەی پێدابێ و هەروەها تۆ سوپاس و شکری رب العالمینەکەی پەروەردیگارە سوپاسی تۆ کەم کە ئەو منداڵە ئەو ڕۆڵەیەت بە منداوە بەدەها و بەسەتا کەسێ مەحروم و بێبەشت کردو لەو منداڵەیە و هەروەها هۆکارێکە بۆی ئەو منداڵە لە داهاتوو ساڵح بێ لقصد دابي او زۆر بێ باوکەکان گلەیە وەکەن منداڵەکانی لە قسەیان دانیە بەڵام ئەو گۆزەبانە و ئەو عەقیقە و ئەو مەڕە منداڵە هۆکارێکە بۆی کوڕەکەت کچەکەت لە قسەت دابێ و هۆکارێکە بۆی لە خزمەت رب العالمین تکات بۆ بکە و پێی لە رب العالمین نزیک ئەبێەوە و ئەو منداڵەش پێی لە رب العالمین نزیک ئەبێتەوە و رب العالمین کۆمەڵێک ئافات و دەرد و بەڵا و ناخۆشی و نەخۆشی لەسەر خۆت و ماڵ و منداڵ و ڕۆڵەکەت لە داهاتووە هەڵەگرێ و نایهێڵێ و هەروە ئیطعام و طعامێکە خواردنێکە کاتێتۆ خزم و کەس و دۆست و برادر و ئەحباب کۆکەیتەوە سیلە ڕەحمە سەلامە ئیطعام و طعامە ڕێزگرتنی میوانە دەکەواتە کۆمەڵێک سوودی زۆری تێدا ئەگەر ئێمە بیکەین اینجا سونەت وایە ئەو کەسە تۆزێکی لێ هەڵبگرێ و تۆزێکی لێ بکا بە سەدەقا و هەروەها یاخود ئەو کەسەیە بیکوڵێنێ یاخود بەکاڵی بیبەخشێت چی بیکوڵێنێ بۆی خزم و کەس کۆکاتەوە چی بەوەی کەوا بیبەخشێ بەسەر خەڵکیدا و بەشێکش بۆ خۆی لێی بخوا زۆربەی زانیان لەسەر ئەوەن کەوا سونەتە بەڵام ئیمام ئەحمەد لە قەولێکا فەرمێ واجبە چونکە کۆمەڵێک فەرمایشی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام واگەێنێ کە عەقیقەکردن و عەقیقە ئەنجامدان واجبە نەک سونەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم جەختی زۆری لێوە کردوتەوە کە جەختەکە وا ئەگەێنێت چەسپاندنی ئەم ئەمر و فەرمانە بۆ وجوبیەت بێ نەک بۆ سونەتایەتی بێ و ئایا کەسێک لە ڕووی عەقیقەوە ئەگەر نەیکرد بێ ئەتوانێت لەگەڵ قوربانیدا کۆی کاتەوە زۆر کەس ئەو پرسیارێکە مامۆستا من عقم بۆ منداڵەکەم نەکردووە مەڕە منداڵم بۆ نەکردووە ئێستاش کاتی قوربانی داهاتوو ئەتوانم قوربانی بکەم و نیەتی عەقیقەشی لێبێنم طبعا لە مصنفی ابن أبي شيبة و عەبدوڵڕەزاق هاتووە حەسەنی بەسڕی و قەتادا فەرموون دروستە بەڵام زۆری نێزانێنە فەرموون دروست نییە کە قەولیوانیش بەقەوترە چونکە دوو عیبادەتی سەربەخۆن عەقیقە هەچ کاتێ بیکە ئەگەر لە حەوتەمە بۆت نەکراتوانی بیکەیت بەڵام سەیرێکی قوربانی سات و کاتەکەی دیاری کراوە ئینجا عەقیقە لە ژیانە یەک جار ئەکرێ لە ژیانە یەک جار ئەکرێ بەڵام قوربانی هەموو ساڵێک دووبارە بێتەوە و ناوەکانیشیان لێکتر جیاوازە بەڕاستی بۆیە ناکرێت تێکەڵچێژ بکرێت زۆربەی زانیان لەسەر ئەوەن و برایانی خۆم بەڕاستی کە ئەوە داخێکی زۆر زۆر گرانە ئێستا سونەتەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لەنێ ئێمەدا بۆتە عیبا مردووە بەڕاستی ئێمە دەستمان بە کۆمەڵێ شتەوە گرتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێی ڕازی نییە
هەر سونەتێ لە نێو کۆمەلگایە بمرێ ئیلا بیدعەیە خوڕافیاتێکە هێتە شوێنی. ئێستا سیر کە خەڵک عەقیقە ناکە گۆزەبانە ناکە نیوەی ئەو سەورانە ئێستا نازانێ عەقیقە و مەڕە منداڵ چییە، بەڵام هەمووی ئەزانێکەوە عید میلاد چییە، هەمووی ئەزانێ ڕۆژی لەدایکبوونی منداڵەکەی چییە، هەمووی لە ساڵیادی لەدایکبوونی منداڵەکەی مۆمێکدا ئەگیرسێنێ و چۆنەڵی کێک و لوقم و پاقلاوە ئەو جۆرە شانە ئەکرە سفرێک ڕاخەن و چەپڵە لێدە و نازانم هێدێ گۆرانی ئینگلیزی فڵان و فیسار بڕێ ئەو بابەتانە بە کۆمەڵ دانیشتوونە. کورە ئیوا هەیە مامۆستای ئاینیە عید میلاد بۆ منداڵەکەی خۆیەکە لە تۆڕە کۆمەڵاتەکانیش بڵاوی کاتەوە، ئینجا لێشی پرسە عەقیقەی بۆ منداڵەکەی خۆی نەکردووە. ئەها سیر کە عەقیقەکە و مەڕە منداڵەکە مردووە نایکە خەڵک لە جیاتیەوە هەموو ساڵێک سیرەکە عید میلادەکە. عید میلاد تەقالید و دابوونەریتی موسڵمانان و ئیمانداران نییە، دابوونەریتێکە لە غەرب و لە ڕۆژاواتەوە، نە لەگەڵ کوردایەتێکە تێکەکاتەوە ئەگەر مزادی کوردایەتی بەسەر ئێمە واکەی، نە لە دابوونەریتی کوردایەتیە، نە لە دابوونەریتی تەقالیدی موسڵمانان و ئیسلام و محەممەد المستەفایە صلی الله تعالی عليه وسلم. تۆ خۆت ئەچوێنی و ئەشوبێنی بە جوولەکەیەک بە گاورێک لە دڵ تا خۆشەویستی ئەو ڕەگی داکوتاوە محەممەد المستەفایەکە صلی الله عليه وسلم لە نێو دڵ و دەروونتان نەماوە. و اینجا ئێمە بەس ئەزانین منداڵ بین لەسەر دنیا، ئێمە بەخێوکارین پەرۆدەکارنی زۆر بمان، هەردەی با منداڵم بێ وەڵا حەزم لێ وەڵا نازانم پێم خۆشە و با منداڵی زۆرم، بەڵام پەروەردەی ناکە، ڕۆژێک نەسیحەتێکی ناکە، ڕۆژێک دەستی ناگرێ. رب العالمين لسورة التحريم دا لآياتي ششا فرمي يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. فرمي أهل إيمان أيو كسان إيمان تان هنا خوتان مالتان مندالتان كورتان كشتان خيزانتان مبارزن لأجري دوزخ بيان بارزن لأجري جهنم إيه خوت مالت مندالت كورت كشت برقي أجري جهنم ناقري بو خاطري خوا ببارزة لحرام ببارزة لتاوان بپارێزە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوازی خراپ کورە بیپارێزە لە ئەوەی سەری درامای خراپکە بیپارێزە لەوەی لەگەڵ خەڵکی خراپ هەستێ و دانیشێ بیپارێزە کوڕەکەت لە کافتریاکان و لە نادیەکان کچت بپارێزە لە ئەوەی کەوا بەجلی ناشەرعیەوە بچێتە زانکۆ و قوتابخانە و دەرەوە و کوچە و کۆڵان و سەردان و سەیران و گەڕان و بازار و ئەو جۆرە شانە ئەی پارێزی لە دنیا ئێستاوە زستاندا دێ لە ئێستا ڕەخەمی سوتەمەنیتە یان کڕیوتە یان ئامادەکاری بۆ ئۆکەی ئەی پارێزی لە سەرمای دنیا ئەی پارێزی لە گەرمای دنیا بەڵام نایپارێزی لە سەرما و لە گەرمای جەهەنەم کە بەشێکی ساردا بەشێکی گەرمە. اینجا ئیمامی ابن عباس وەکو ئیمام حاکم بە ئیسنادی صحیحی هێنێ ئەفەرمێ قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارا واتە علموا ئەهلیکم الخەیڕ واتە ماڵ و منداڵت فێری خەیرکە گەورەترین خەیرێکش کەوا ماڵ و منداڵتی فێرکەی تەوحیدە ئیمانە ئیسلامە لا إله إلا الله محمد رسول الله علموا أولادكم لا إله إلا الله منداڵەکانتان کوڕەکانتان کچەکانتان فێری لا إله إلا الله بکەن لە ئێستا ڕافێری کە لا معبودە بحق إلا الله هیچ معبودێک هیچ پەرستراوێک بەحق لە زەویە لە ئاسمانەکانە لە هیچ شوێنێکە شایەنی پەرستن و عیبادەت بۆ کردن و کوڕنوش بۆ بردن و جوهد و هەوڵ و تەقەڵا و ژیان بە قوربانکردنیە تەنها ئەڵڵا نەبێ ناو سیفەتەکانی ڕەب العالەمینی پێ بناسێنە فێری دینی کە فێری کا و پەروەردیگارەشێ هەر ئەڵێ کوڕم نوێژکە کچمە بۆ نوێژ ناکەی نوێژ کردووە وەڵا نوێژ نەکەی لەو ماڵی جێت نابێتەوە بەڵام کاکەوت فێری لا إله إلا الله نەکردووە ئێ وەڵایەت پێ نەناسیوە هەر ئەو کاتە نوێژەکە کە چاو و چاودێری تۆی لەسەرە خۆگەر چاودێری تۆی لەسەر نەمایتر تەواو نوێژ ناکە و عیبادەت ناکە. ڕەب العالەمین ئەفەرمێ بیپارێزن لە جەهەنەمێک ماڵ و منداڵتان بیان پارێزن کە سوتەمەنەکەی ئینسانە لەگەڵ بەردی کیبریت کۆمەڵە مەلایکەتەکانێکی لەسەرن فریشتانێکی لەسەرن سەرپێچی ڕەب العالەمین ناکەن هەچ ئەمر و فەرمانێکیان پێ بکرێت جێبەجێ ئەکەن. کۆتای بەم فەرمایشتەی پێغەمبەری خوا هێنم صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەنەسی کوڕی مالک لێ گەڕێتەوە ئیمامی بەیهەقی بۆمان ڕیوایەتەکەەوە ئیمامی تەبەڕانی بە هەمان شێواز ئیمامی نەسائیش لە سنن الکوبرایە بۆمان هێن ئیمام حاکمە فەرمی ئیسنادەکەی لەسەر شەرطی بخاری مسلم صحیحە رسول الله فەرمیەتی صلی الله عليه وسلم إن الله تعالى سائل كل راع عما استرعاه حفظ أم ضيع حتى يسأل الرجل عن أهل بيته والله كسمان لي درناتين پیغمبر عليه الصلاة والسلام فرمي بيگومان رب العالمين پرسیار لهمو کسێک ئەکە کەواشتێکی لەژێر دەستدابوو بێ پرسیار لە هەموو بەرپرسێک ئەکە کە بەرپرسیارەتی لەژێر دەستدابوو بێ ئایا پاراستوێتی یاخود بەفیڕۆی داوە فەرامۆشی خستووە ئەفەرمێت تەنانەت پرسیار لە باوک ئەکە پرسیار لە باب ئەکە لەبارەی ماڵ و منداڵی لە قیامەتا بانجی ئەکە وەرە باب وەرە پێشەوە مەدانی رب العالمین یەکەبێک ئەوەی بابە لێرە ئێستا خۆت حازرکە رب العالمین لە قیامەتا بانگت ئەکە وەرە کوڕم پێدای کچم پێدای ئەو دیاریەم پێدای ئەو خەڵاتەیەم پێدای وەرە پاراست لە ئاگری دۆزەخ وەرە فێری ئیمان و ئیسلامت کرد
وەرە فێری ئەوەت کرد تەنها شوێنی محەممەد المستەفا کەوێ صلی الله عليه وسلم فێری ئەوەت کرد کە هیچ معبودێک بە حەق شانی پەرستنێ تەنها ئەڵڵا نەبێ و هیچ پەیڕەوی لێکراوێک نییە تەنها محەممەد المستەفا نەبێ صلی الله عليه وسلم بە تەواوی منت پێناساند بە تەواوی قیامەتت پێناساند ئایا ژیان و سنەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فێر کرد پاراست یاخود بە فیڕۆدا بەس بەخێوت کرد بەڕەڵات کرد چییە کەوچی ناکە کورەکە کە بە زۆری دایکەکان خواخوایانە بەس منداڵەکانیان لە ماڵێ بچنە دەرێ دەنجیانەی ئینجا لە دەرێ پەنجەرەی خەڵکی ئەشێنن جامی سیارەی خەڵکی ئەشێنن سەری منداڵی خەڵکی ئەشێنن چیەکەن چی ناکەن هیچ کێشەیەک نیە بەس لە ماڵێ بچێتە دەرتەواو بەس بەخێوکردنەوە تەواو واللهی نەمان پاراست بن واللهی دەستمان نەگر بن لە شوبهە و شەهەوات و ئارەزوی خراپی دنیا ئێمە پێشوان لە دۆزەخ ئاسووتین سەیری دایکی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل کە ئیمام ئەحمەد ئەفەرمێ منداڵ بووم طبعا بە هاتیوی گەورە بووە ئەفەرمێ دایکم بەیانیان زوو زوبانجی ئەکردم بۆ نوێژی بەیانی کە مع الأسف ئێمە زۆربەی مامۆستایانش ناسین بۆ نوێژی بەیانی نە خەڵکە سادە و ساکارەکە ئەفەرمێ بەیانیان زوو زوبانجی ئەکردم ئەو کات زستانی بەغدا زۆر سارد بوو فەرمێ ئاوی بۆ گەرم ئەکردمەوە ئەفەرمێ کە ئاچوون بۆ مزگەوت دەستی ئەگرتم تا بەردەم دەرگای مزگەوت جا ئەفەرمێ زستانی بەغدا ئەوەندە سارد بوو لەرزم لێ هات بەڵام ئەیگوت کوڕم بۆت نییە لە ماڵی نوێژ بکەیت دەبێت لە ئێستا ببی بە پیا و لەسەر سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پەروەردەبی ئەفەرمێ دەنگی سەگ و دەعبا و دڕندە و ئەوانە هات ئەفەرمێ ئەوەندە ترسام تووت و خۆم لە عەباکە و لە پەچەکەی دایکم ئەگرت ئەوەندە منداڵ و گچکە بووم بەو گچکەیە ئەینێرێ بۆ مەکە و مەدینە بۆ ئەوەی بچێ فێری حەدیثەکانی ڕەسوول الله بێ صلی الله عليه وسلم من و تۆش لە ئێستا ڕا دەی با فێری سەیاقی سیارە بێ فێری شوفێر نازانم لێخوڕنی سیارە بێ فێری ئینگلیزی بێ فێری کۆمپیوتەر بێ فێری خوڵی نازانم فلان و فیسار و هەمووشت بێ بەڵام قورئانەکە دووسێ مانگی هاوینێ بڕۆ و تەواوی تر فەرامۆشی بخەو تەواو ئەگەر یەکێکش قورئان ختم کە بە 6-7 ساڵ داخوا قورئان ختمەکە یاخودنا بۆیە پێویستیمان بەوەی بەڕاستی مراجعەیەکی خۆمان